هونەر دەرکەوتێکە لە دەرکەوتەکانی سروشت و لە ڕێگەی مرۆڤەوە بەیان دەکرێت. بیرکردنەوە و تێڕامانی مرۆڤەکانە لە بوون و تایبەتمەندیەکانی ژیان بۆشایەکانی ناخی تاک پڕ دەکاتەوە. مرۆڤ کاتێک نیگارێک لە سەربەردێک هەردەکۆڵێت هەست بە خۆشی و سەرکەوتن دەکات. هونەر بەتاڵکردنەوەی ئێش و ئازارەکانی ناخی مرۆڤە و ئامرازێکە بەهۆیەوە بەرگری لە دژواریەکانی ژیانی خۆی دەکات. ئەگەر بمانێت بگەڕێنەوە بۆ ساتی لەدایکبوونی هونەر لە دەڤەری هەوراماندا دەبێت لە ساتە وەختی نیشتەجێبوونی یەکەم مرۆڤ کۆڵینەوە. جێدەستی مرۆڤ لێرە واتای خۆشەویستی دەبەخشێت بۆ ژیان، بۆ زێت و بۆ نیشتیمان. لە گۆزەی هونەری هەورامەکاندا عیشق دەچۆڕێت. کۆیکایەکانی ژیان لەم دەڤەرەدا سیمایەکی هونەری دەبەخشن. بە حەسرەتەوە باوەشیان بۆ جوانەکانی ژیان کردوێتەوە. هونەری شێوەکاریش کە بەشێکی گرنگی هەرەبەمانەی فراوانەکەی ئامرازی بەستنەوەی شارستانێتی کۆنە بە ئێستامانەوە، هەورامیەکانیش لەم بوارەدا جێدەستیان دیارە. هونەری شێوەکاری بووە بە ئامرازێک بۆ تێگەیاندنی بینی مرۆڤەکان. بۆ نمونە لەسەر چیاکان یان لەسەر بەردەکان کاتێککە زمان نەبووە، زمان پاراو نەبوو، نەماتوانێت بە وشە یەکتری تێبگەێنین، هونەری شێوەکاری توانیوێتی یارمەتی مرۆڤەکان بدا کە یەکتری تێبگەێنین. بۆ نمونە من کەسێکی ڕاوچی بووم، یان چوم ڕاوێک بکەم بتوانم کە خواردن بۆ مناڵەکان پێیا بکەم، نەمتوانێت کەسەکانی تر ئاگادارکەم بە شێوازێکی وتن یان وشە. وێنەی ئاسکێکم لەسەر بەردێ دروست کردو، خۆمم دروست کردوتم و من لەوێ ئاوم کوشتووە. بەم شێوازە هونەری شێوەکاری یاریدە دەربووە بۆ لە یەکتێگەشتنی مرۆڤەکان. هونەری شێوەکاری لە ئێستاە بریتیە لە تێکەڵکردنی ڕەنگەکان بە شێوازی تۆنەکان. دەتوانی تۆ کەسی بەرامبەر تێگەینی کەمە سروشتە، سروشتێکی فڵان جێگەیە، وەکو سکێچێکی شەمانە. زیاتر هونەری شێوەکاری لەگەڵ هونەری پەیکەرسازی یان پەیکەرتاشی ئەم جیاوازیانەمان هەیە. بە گشتی ئێمە ئەڵین کە هونەری شێوەکاری پەیکەرسازی ناگرێتەوە. وە کەسێکیش هونەری پەیکەرسازی بەهێز بێ وا پێویستە سەرەتا هونەری شێوەکاریشی بەهێز بێ. لە سکێچ و لە تەختیتکردنە بتوانێت بەتوانا بێ. و ئەگەر نەتوانی لە سکێچ و لە هێزی قەڵەمە لەسەر کاغەزێکە دایانی قیاسات و تەشریحوانە تۆمی ئەمانە بکەی، ڕاستیەکەی ناتوانی هونەری پەیکەرسازێکشت ئەوە دەبتوانە بێ. وەکو ئەو وایە ئێستا ئێمە بڵین وەکو خۆڕسک کەسێکین ئەتوانین لەسەر بەرێک پەیکەرێک دروست بکەین، بەڵام ئەکادیمی نین. باشتر وایە تۆ بتانی کەسێکی ئەکادیمی بی ئەوەش بکەی، تۆ لە هەردوو جەمسەرەکەەوە یەک ئاراستی بەهێزت ئەوێ، بتانی شتەکەت کامڵتر بێت و بەهێزتر بێت. کەواتە هونەری شێوەکاری لەگەڵ هونەری پەیکەرسازی ئەو جیاوازەیە، بەڵام ئەگەر یەک بگرن باشترە، بەهێزترە بیتۆ. توانایی بینینی تۆنەکانەتە بێت، بە تایبەت بۆ پەیکەرتاشی. زیاتر جەختکردن لەسەر پەیکەرتاشی و پەیکەرسازی دوو شتی جیاوازن، دوو وشەی جیاوازن. بۆ نمونە هونەری پەیکەرسازی خۆی ئاشکرایە سازدانە. بۆ نمونە متریال قوڕە، تۆ لەسەر قوڕ ئیشەکەی، ئارمێچەرت ئاسنە، بە ئارەزی خۆت ئارمێچەرەکەت بۆ نمونە بە لەحیم بێ، بیان بە هەر بە شێوازی پێچاندن بێ یان بڕغوو بێ، هەر شتێ بێ، تۆ توانی هەڵەکانە چارەسەرکەی لە ئارمێچەرەکەشە، لە ئەنەتۆمێکەیە، وە لە قوڕەکەشە، وە لە قاڵبەکەشە، وە لە مۆمداڕشتنەکەیە. ئیتر ئەمانە 6 مەراحلە ئەڕواتی ئەپەڕێ. کەواتە هونەری پەیکەرسازی قابیلی چارەسەرکردنی هەڵەکانتە. ئەم هونەرمەندە بۆی هەیە بە 6 مەراحلە چارەسەری هەڵەکانی خۆی بکە. ئەمە پێڵەن سازدان. تۆ لە خاڵی سفر دەست پێەکەی بۆ خاڵی 100 لە هونەری پەیکەرسازیە. بۆ نمونە من هەر ئەو پۆترێتی کە کردوومە دەموچاوی بەڕێستە. بۆ نمونە ئەتوانم هەر ئەو پۆترێتە بە دوو ئاراستی جیاواز بگۆڕم لە قوڕەکەیە، بەڵام لە هونەری پەیکەرتاشیە ئایا ئیتر لەسەردار بێ یان بەر بێ یان هەر بۆ نمونە هەر کانزایکی مادێکی کانزایی تر بێ، تۆ ناتوانی ئەو ئاراستەیە بگۆڕی بە ئاراستێکی تر. بۆ چونکە تۆ لە هونەری پەیکەرتاشیە لە پلەی 100 بۆ سفر دەست پێەکەی. کەواتە سکێچ دەور نابینێ لە هونەری پەیکەرتاشیە. تۆ ئەو هێڵەی دایانی لەسەر ئەو بەردەی کە ئەتەوێت دەموچاوێکی تا دروستکەی، پۆترێتێک یان تەنێکی تاوی تا دروستکەی، هەر 4 فیگەر بێ یان فیگەرێکی سێبعدی بێ،
کە داتنا ئەو هێڵە نامێنێ لەگەڵ وەشاندنی ئەو چەکوشەی بەدەستەوەیە کە ئەو بەردەی لەسەر ئیشت کردو ئەڕوا لەگەڵی چونکە بەردە هەڵەکەندرێ کەواتە بێت تۆ تەرکیزت بەقوت بێ سکێچت بەقوت بێ هوەری شێوەکاریت بەقوت بێ کە هێڵکاریە هێڵکاری دەبێت زۆر بەهێز بێ. هەرچەندە ناتوانین سەرەتای هوەری شێوەکاری لەم دەڤەرەدا دیاری بکەین، بەڵام ئەوەی بەردەستە ئەو پێداویستی و ئەمرازانان هەورامەکان لە ژیانی ڕۆژانەدا دروستیان کردو و بەکاریان هێناون و وەک دروستکردنی بانگردێن و دەستهاڕ و ئاشی بەردین. ئەم ئامڕاز و پێداویستیانە دیارترین ئەو بەردەستانان هەورامەکان دروستیان کردوون. دەستکردی هوەری بە شێوەکی گشتی هیۆلایەکی باشە بۆ دیاریکردنی مێژووی شارستانیەت، بۆ ناسینەوە و شوناسی گەلان بە تایبەتی لە شێوازی بیناسازی و بابەتی شوێنەواریدا. لەم ڕێگەوە دەتوانین ئەوە ساغ بکەینەوە مرۆڤەکان چ جۆرە ژیانێکیان هەبووە، تێگەیشتنیان بۆ خودا و ئاین چۆن بووە، ناسنامە و مۆرکی هەر نەتەوەیەک بە جیاوازی و تایبەتمەندی هوەریەکاندا بناسیینەوە. لە بابەتی هوەردا ئەوەی زۆر گرنگە و جێی بایەخە بریتێ لە جیاکردنەوەی بەهرەی هوەری لەگەڵ توانای هوەریدا. بەهرەی هوەری بریتێ لەو فەزیلەتی بە شێوەیەکی سروشتی لە ناو مرۆڤەکاندا هەیە و بەبێ بوونی هیچ ڕاهێنانێک پەیدا دەبێت، واتە خۆڕسکە و مرۆڤ هیچ ڕۆڵێکی لە پەیدابوونی دانیە. بەڵام توانای هوەری ئەو دەستکەوتەیە کەسێک لە ڕێگەی ڕاهێنانەوە لە ناو دەستگا و دامەزراوەیەک داوەری دەگرێت. هوەری نەخشاندن لە هەموو قۆناغەکانی گەشتی شارستانیەتدا دەورێکی کارای هەبووە لە ناسینەوە و جیاکردنەوەی شارستانیەتە جیاکاندا. لە ناو هەموو گەلاندا بایەخی پێدراوە، پاشا خوداکانی سۆمەری و ئەکەدی و ئاشووری و گەلانی تر بەڵگەی ئەو گرنگی پێدانانن. هەمیشە هوەر بۆ چەند مەبەستێک کاری کردووە، وابەستەی کەلتورە کۆمەڵایەتیەکە بۆ و بەپێی بایەخدانی کۆمەلگا بە هەر لایەنێکی ژیان هوەریش لەو بارەدا نەخشی خۆی کێشاوە. ئاینێکێکە لەو بارانەی هوەری پەیکەرسازی بە شێوەیەکی بەرفراوان کاری تێدا کردووە. پەیکەری خوداوەندەکان و بەکارهێنانی سەلێقەی هوەری لە شێوازی دروستکردنی پەرستگاکاندا سەلمێنەری ئەو ڕاستیان. هەروەها هوەر لە پێناوی دابینکردنی پێداویستیەکانی ژیاندا کێڵگەیەکی ترە کە بە شێوەیەکی بەرفراوان هوەری شێوەکاری کاری تێدا کردووە. لە هەندێک شوێنە کۆترێک نیشتوتەوە بەسەر گوڵەکانەوە. لە دێر زەمانەوە هوەری پەیکەرتاشی هەبووە. هوەری پەیکەرتاشی بریتی بۆ لە هەڵکۆڵینی پۆترێت و دەموچاوەکانی پادشاکان، بۆ نمونە نەمرودە، بۆ نمونە فڵانە، بۆ نمونە ئەشکانەکانە، سۆمەرەکانە، ئەکەدیەکانە، ئەمانەیە کێسە لەسەر ڕشکەوتەکانمانە تۆک و مێژوو. یەکێکی وەکو نەمرود خۆ ئەیتوانی هەموو پەیکەرەکانی خۆی لە ئاڵتونکە کردوشێتی. زۆرینەی پەیکەرەکانی ئەوانەی کە نەمرودە کە خۆی ناو نابوو، من نەمرود کەسایەتێکە مێژوەکەی من ناچمە تەفاسیلی چونکە لەی شارەزانیم هوەرمەندە پەیکەرتاشەکانی هێناوە، چونکە ئەو هوەرمەندە پەیکەرتاشانە ناوبانگێکی باشیان هەبوو لە سەردەمی خۆیان. ئەوی شانازی پێوە کردو کە هوەرمەندێک بێت پەیکەرێکی بۆ بکە، بەهایەکی تایبەتی هەبوو بۆ خۆی. بۆ نمونە میکلانژۆ لە ئیتالیا ناوبانگێکی تاو وەک ئەستێرێکی سەر ئاسمانی ئیتالیایە. پاپای یەکەم بۆ مایکل ئەنجلۆی هەڵبژاردووە بێت ئیشەکانی بۆ بکە، چونکە ناوبانگێکی گەورەیە بۆ تا گەشتۆتەوە ئاسی کە لە مێژووی مایکل ئەنجلۆیە وا هاتووە کە من خوێن بێتمەوە کە ئەڵێ لەگەڵ پاپایە بۆ بە شەڕی، ینی بە قسەی پاپایی نەکردووە. هەتا لە پەیکەری دەیڤیدا کە پاپای دووهەم داوای لێ کردووە لوتەکەی چاکات. مایکل چووە وردەبەری لێنێ و دەستی داناوە بە سیناریۆیەک ئیشی لە لوتەکە کرد و وردەبەرەکانی ڕشتووە کە ئەلاساسیشم تێ کرد. ئەوەندە بڵین ئیرادی مایکل بەهێزتر بووە لە پاپای دووهەم کە ئەو کە چەندێ دەسەڵاتی هەبووە. کەواتە هوەری پەیکەرتاشی باڵاترە لە هەموو هوەرەکانی تر بەڕای من. ئیتر ڕەنگە من گەر بە هەڵەیان نەچوو بووم، ئەمە ڕای منە. هەڵسەنگاندنی هوەری پەیکەرتاشیش پێم وایە لە هەموو هوەرەکان بە بەهاترە. تۆ لە هەر شوێنەکە باسی هوەری پەیکەرسازی و پەیکەرتاشیەکی ئەم دوو جیاوازیتیایە.
تەمەنی هوەری پەیکەرتاشی کۆنترە لە ڕووی ئەکادیمیەوە کە مێژونوسان باسیەکەن لە هوەری پەیکەرسازی لەگەڵ ئەوەشدا هوەری پەیکەرسازی هوەرێکی زیاتر ئەکادیمیە زیاتر میتۆدیە زیاتر منهەجیە زیاتر ئەو هوەرەیە کە لە دیراسە و لە ئەکادیمیا و کۆلێژەکانە ئەخوێنێت بەڵام هوەری پەیکەرتاشی پێشتر هوەری عاریفەکان بووە هوەری دەروێشەکان بووە یاخود هوەری ئەو کەسانە بووە کە مرۆڤە سەرەتایەکان پێش ئەوە بیر لە قاڵبگیری و ئەوانە بکەنەوە ئێستا مەدرسەکان هاتوون بە شێوازێ باسی یەکەن کە هوەری پەیکەرتاشی هوەرێکە لە کوتلەوە بۆ جزئیەت واتە چۆن بڵێ حەجمێکی گەورە لە بەردەستایە یەی لەو حەجمەوە شتێک دەرئهێنی بۆ نمونە بەردێکی شێوازی گەورە لەناو ئەو بەردا مرۆڤێک دەرهێنی لەناو ئەو بەردام ناڵێک لەدایکە بێ ئەمە هوەری پەیکەرتاشیە تەنها پشت بە ئەو ئالەتانەی دەست و لێکردنەوە لەو کوتلەیە ئەبەسێ ئەمە زۆر کۆنە یەکەمین مرۆڤ کە دروست بووە تاوەکو ئێستا ئەگەر هەوڵی یابێ ئالەتێ دروستکە ئەگەر هەوڵی یابێ خوێدانێ دروستکە ئەگەر هەوڵی یابێ مەرکانەیە لە بەر دروستکە هەوڵی یاوە ڕاستە لە بناغا مەفهومی هوەرەکە هوەر بووە بۆ پێداویستی هوەر نەبووە لە پێناو هوەر نەبووە لە پێناو ئەوەی لە پێشانگایەکە عرض بکرێت بەڵام ئەچنە بابی پەیکەرتاشیەوە لە هەورامانە ئەوانەی کە باگردێنیان دروست کردووە کۆنترین پەیکەرسازەکانی هەورامان ئەوانە بوون کە هەوڵیان ناو لە کوتلەیەک چۆن باگردێنێ دروستکەن چۆن شوێنی کۆڵەکەیەک دروستکەن چۆن دەستهاڕێکی گەنمهاڕین و ئەوانە هەمووی ئەوانە بوون کە بێبەش نەبوون لەو باگراوەند و سەلیقە پەیکەرتاشیە بەڵام هوەری پەیکەرسازی هوەرێک بوو لە دوای دروستبوونی مەوادەکان دروست بوو لە دوای پانتایی وەرگرتنی خاماتی هوەر هاتەکایەوە کاتێک کە قاڵبگیری دروست بوو واتە تۆ چۆن بتانی لە کوتلەیەکی بچووکەوە لە جزئێکی بچووکەوە تۆ کوتلەیەکی گەورە دروستکەی ئەمە طریقەیەکی میعماریە لە بواری هوەرە ئەو طریقەیە کە لە کۆلێژەکانە خوێنرێ سیستەمێکی زۆر هەندەسیە تۆ لە کوتلەیە قوڕی بچووکەوە بەرە ئەتوانێت پەیکەرێکی گەورە دروستکەی و دوجار ئەم پەیکەرە چی لێکرێت ئەم پەیکەرە قاڵب ئەکرێت ئەم مەوادە کە تۆ کاری پێەکەی نابێتە پەیکەر ئەمە تەنها سەرەتایە کە بۆ لە دایکبوونی پەیکەرێک بە برۆنز پەیکەرێ بە دوایی قاڵب بکرێتەوە پەیکەرێ بە زۆر جار داڕشتنی فایبەرگلاس و زی و ئاڵتون و وانەی بۆ بکرێتەوە ئەم جۆرەیان ئێستا جۆرێکی مۆدێرنە جۆرێکی تازەیە بەڵام مێژوەکەی تازە نییە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەکەدیەکان یەکەمین پۆرترێتەکانی برۆنز کە لە ڕووی مێژووەوە ئێستا لە مۆزەکانە وجودیان هەیە ئەوە نابەقسە ئەڵێن ئەو میلەتە هەیە بوو ئەوەی کە وجودی هەیە و تۆ توانی وەک بەحسێکی ئەکادیمی قسەی لەسەر بکەی پەیکەرەکانی سەرجۆنی یەکەدین پۆرترێتەکانی نارامسینن کە لە ناوچەکانی مووسڵ و دەشتەکانی ئەنادۆڵ دۆزراونەوە ئێستا لە مۆزەی لەندەن و لە مۆزەکانی ئەوروپا تا ئەمە خیرانەش لە مۆزەکانی بەغدا مابوون ئەو پەیکەرە برۆنزانەی نارامسینن کە لە ڕێگەی قاڵبگیریەوە بۆیان کراوە لە هەورامانە بەو مانایەی کە هەورامیەکان نەتەوەیەک بوون هەرگیز بەردپەرست نەبوون هەرگیز بتپەرست نەبوون لە مێژووە لەبەر ئەوە پەیکەرتاشی لە ناویانە شێوازێکی زۆر تازەیە یعنی شتێک نییە مێژوویەکی ئەوەنە دوور و درێژی هەبێ چکە بیرمان نەچێ هوەر لە پێناو ئایندا زۆر کۆنترە لە هوەر لە پێناو جوانی هوەر لە پێناو هوەردا زۆربەی ئەو کارستانی کە من بەکارێنم شەفرەکان خۆم دروستم کردوون ئەمانەوەیشی خۆمە ئەڵماسی کاربیتە سەڵابەی 13 بۆ 4 سەڵابە و سەڵادەی بەردەکە بزانی ئەو جۆرە شەفرەی کە بۆی بەکارهێنی ئیشەکەت تێک نایە ینی بۆ نمونە تۆ لێرە ئیشەکەیت لێرە ئیشەکەی بەم شەفرەیە لێرە هەڵ ناکەنێ ینی ئەگەر بێت و سەڵادەی ئەمە بەقوە بێت و سەڵادەی ئەوە نزم بێ پارچێکی گەورەی لێکاتەوە ئەو پارچە گەورە ئەبێتەوە هۆی تێکدانی ئیشەکەی تۆ فیگەرەکەی تۆ ئەبێت لە کاتێکە تۆ ڕقی بەردەکە سەڵابەی بەردەکە بزانی لەگەڵ سەڵابەی ئەو شەفرەی کە تۆ ئیش پێکەی ئەم بەردە کوتلەیەکی گەورەیە بەر لەوەی بەردەکە بکڕین ئاوتلاینی ئیشەکەی خۆمانانی هێڵی دەرەوەی ئیشەکە ئەبێ بزانین قیاسیەکەین ئەو کاتە 5 سانتیم گەورەتر لە
ئاوتلاینی ئیشەکەی خۆمان بەردەکە ئەبڕین بۆ قیاسە بۆ ئەوەی ئەو بەردە زیادانەی ئەوە زۆر نەبن هیلاکمان کە تا بتوانین ناوەڕۆک و مۆخی فیگەرەکە دەربهێنین. فیگەرەکەش بارستایی پەرسپکتۆری بڵین بارستایی ئیشەکە چەندێک بێت باشترە تۆ لە پێشە لە قڕ دروستی بکەیت. ئەم ئیشە لە قڕ وەکو ماکێتێک دروستی بکەیت ئەتوانی بە پرگالێک تۆ قیاسەکەت وەرگری. بەڵام سیرکە تۆ لە ئیشی پەیکەرتاشیە لێرە ئیشەکەیت کاتی وا هەیە بەردەکەت لێرە ئەپەڕە تۆ بێ جۆری بەردەکەش هەڵبژارنی بەردەکەشت تایبەت بێ. هونەر لە پێناوی هونەرخۆیدا دەرخستنی لایەنی ئیستاتیکی ژیان دەبێتە ئەو بواری هونەر لە پێناویدا هەیە. زۆر جار لە ڕێی وێنەیەکەوە کە لەسەر بەردێک هەڵکۆدراوە دەکرێت پێناسەی کارەساتێک بکات یان وێنەی خوداوەندێ بکێشێت یان دەکرێت دیاردەیەکی کۆمەڵایەتی وێنا بکات. لە هەر نەتەوەیەکە کاتێ پەلاماری بابەتێکی ئەو نەتەوە بابەتێکی مێژووی 2000 پەیکەرەوە بۆ هێنێ 200 فیلم بۆ ئەهێنێ کاتێک کە مەوزوعی هۆلۆکۆست باسەکەی بڕۆبزانە لە بواری سینەما چیان بۆ کردو لە بواری پەیکەرا چیان بۆ کردو لە بواری شۆکان. ئێمە هەموو ئەو بابەتانەی کە بەسەرما هاتن لە کیمیاباران لە ئەنفال لە شۆڕشی ئەو هەموو سەرکردە بەڕێزەی کە بۆ ئەم وڵاتە خۆیان بەخت کرد ئێمە چیمان کردووە؟ ئێمە تا ئێستا 2 تابلۆی نەتەوەیمان نییە. ئەگەر ینی خراپ نەڵێ ئێمە تا ئێستا خاوەنی کتێبخانەیەکی بچووکی ژنین لە بواری شناسی نەتەوەیە. ئێمە هەرچی کردومانە هونەرمەندەکانمان یا ئەوەیە حەزێکی خۆی بووە یا ئەوەیە خەیات ئاسا بەرگ درو ئاسا بابەتێک من ێستا خۆم بەسەراحەتەن وا کارەکەم ینی ئیشێک بۆ دەرەچێ و ئەیکەی دوایی تەواو کۆتایی پێ. ینی ئێمە ئیشمان لەسەر نەتەوە زۆر لاواز بووە تابلۆ نەتەوەیەکانمان زۆر کەم بوون ئەوانەشی هەن لە ژێرزەمینەکان نبوون بە ژێرەوە بەڕاستی وەزارەتی ڕۆشنبیریمان زۆر کەم تەرخەم بووە لەوەی ئەمە بکاتە بابەتێک لە پەیمانگاکان ئەمە بکاتە بابەتێک ساڵانە فیزیڤاڵی لەسەر بکرێ. مەسەلەن تۆ لە یادی هەڵەبجا ئەتوانی جوانترین تابلۆکان لەسەر مۆزوعی هەڵەبجە گەورەکەی بە شێوازێک بڕۆنە دەرەوەی وڵات لە شوێنەکانی کەش عرض بکرێت تۆ ئەتوانی لە ڕێی هونەرەوە ئەم بابەتە زۆر پانتایەکی زۆر گەورە ببڕێت. بەڕای من گەورەترین بایەخ ئەبێ بدرێت بە هونەری پەیکەرتاشی و پەیکەرسازی لە وڵاتە بۆ ئەوەی حەزارەتی ئێمە بەوە ئەمێنێتەوە. بۆ نمونە کتێبخانەی گڕەگرێ هەچی کتێبە ئەسووتێ نامێنێ ئەمە تۆ کۆمەڵی حەزارەتت لە دەستداوایە لە سەردەمی کۆنا ڕەنگە کتێبەکان هەمویان لە ناوچوو بن کە نووسراونەتەوە خۆ هەبووە لەسەر چرم نووسراوە بەڵام پەیکەرەکان ماونەتەوە. ئێساش وردە کە پەیکەرەکان حەزارەتی سۆمەرەکان و ئەشکانەکان ئەکەدیەکان ئیتر هەتا دوایی ئەمانە پەیکەرەکانن بە ئێمە ئەڵێن کە ئەمانە بوونیان هەبوو لە گوێی زەویە قەومێک بوون. ئەنی هونەری پەیکەرسازی بەڕای من بە بۆچوونی من ئەبێ گرنگی پێ بدرێ بەداخەوە ئێستا گرنگی پێ نەدراوە پژوێ خراوە هونەرمەندەکانمان شخصی خۆم با لە خۆمەوە دەست پێ بکەم وامان لێ هاتووە بابەتی هونەر دابخین بەڕاستی دای بخین خۆزگە بە نەوتفرۆشێک بخوازین کە ئەمڕۆ لە وڵاتە ئێمە وەزئی لە مادیوە باشترم گلەی ناکەم هیچ کات گلەی ناکەم چونکە ئیرادەم بەهێزە من ئەگەر هیچ بژێوێکی ژیانیشم نەبێم نواز لە هونەری پەیکەرەکەم هونەر و پەیکەرتاشەکەم ناهێنم وەکو خۆم شخصی خۆم بەڵام بەداخەوە گرنگی پێ نەدراوە حەزارەتی ئێمە ئەبێت لە پەیکەرەکانەوە دەست پێ بکات. ڕاستی تەوەرەکان کە من ئیشم لەسەر کردوون ڕاستە یەکەم ئەدەب بۆ دووەم کەسایەتی سیاسی کە مەحموودخانی دزڵیە
ئەوە ئەگەڕێتەوە بۆ نەتەوەیی من ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسایەتی کە وەکو سیاسی ئیشی کردووە لە ناوچەی هەورامانە بۆی کە بێتە نێو گۆڕەپانی و کایی سیاسی لە ناوچەی خۆمانە ون نەبێ ئێمە کە پەیکەرێک بۆ محمودخانی دزلی بکەین بەڕاستی کەسی بەرامبەریشم کە بووە وەکو حزبەکەی خۆم پشگیری کردوم کە ئێمە ئەو ئیشە لەوێ بکەین وەکو محمودخانی دزلی بۆ چوون و بیرۆکی خۆم بووە پێشم خۆش بووە ئەو ئیشە ون نەبێ هەم وەکو خزمەتێکی سیاسی بێت و نەتەوەیی بێ بۆ من چونکە محمودخانی دزلی هەورامیە پێشم وتی پێشتر خۆشەویستیم بۆ هەورامان ئەوەندە زۆرە ناتوانم ئێستا دەری بڕم بۆتان بە کتێبێکیش ناتوانم دەری بڕم و لە ڕووی ئەدەبیش شاعیرە هەورامیەکان بەڕاستی باسم کرد کە بیرۆکەکە چۆن بوو هاندەرەکان چۆن بوون بەرێکان لە چۆی هێنراون بەڕاستی ئەمە بۆ هەورامان شتێکی کەممان کردووە پێم خۆشە شتی زیاتری بۆ بکەم چکە ناوچەی هەورامان خۆی بۆ خۆی هەیکەلێکە پەیکەرێکە شاخەکانی هەرێکە بۆ خۆی پنتێکە یعنی ئەگەر سەیری بکەی هەموو پنتەکان هەر شتە و دیارەیەک و یادگارێکی بۆ ئێمە هەیە خۆت ئەگەر ناوچەی هەورامان ڕەنگە خۆت خەڵکی ئەوێبی هەر تلە بەردێک بۆ ئێمە یادگاریەکە دەموچاوێکە شعرێکە یا کۆمەڵە شتێکە ئەوەندە گەورەیە لای تۆ هەرگیز ناتوانانی دەبیری بکەیت ئەو شاعیرانی کە لە هەورامان ئێمە دروستمان کردووە سەیدی هەورامیە مامۆستا مەولەویە مەلا حەسەنی دزلیە ئەو دوانەکەی تر یادم نیە ئێستا ناوەکانیان دواتر تۆمارەکردن بە کامێرەکەتان ئەمانەیە ئەمانە خزمەتێکی ئەدەبیاتی هەورامیان زۆر کردووە و شعری هەورامیان زۆر نووسیوەتەوە و لە نێو کتێبەکانە و لە نێو مێژووی ئەدەبی کوردیە هەیە بەسەرجەم و ئەو ئیشەش کە من بۆم کردوون زۆر کەمە بۆم کردوون هیوادارم بتوانم زیاتر لە خزمەتیانە ئێمە پەیکەریش کە ئەکرێ بۆ کەسایەتەکان هێندە ناشری نەگرێ زۆر جار یعنی حەزەکەی بیڕوخێنی هەمووی لە ڕێگەی علاقاتی شخصیەوە تەلەفۆنەکەی بۆ برادرێکی شارەوانی ئەڵێ ئەو فلکە ئەڵێ وەڵا لەو فلکە مەجالمانی وەرە لە میکە داینێ سیرەکەی بیانی لەسیتۆ پەردە لەسەر 4-5 پەیکەر لە ئادرێ لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە هەر لە ئێسەوە چەندین پەیکەری شێرکۆ بێ کەسمانەیە لەم شارە 1-2 پەیکەری عادی لە خانمانەیە 2 عومەر خاوەرمان هەیە یعنی ئەمانە ناتوانی ببنە سمبل بەڕاستی کە تۆ شت بوو بەدوان لە هونەرە لە ناو فەلسفەی هونەرە بابەتێکەیە پێ ئەڵێن ڕەهایی مطلق ڕقم 1 ڕەهایە ڕقم 2 ئەبێ بە شک ڕقم 3 ئەبێ بە مالانیایی ئێمە هەموو شتەکانمان لە بینی گومانە لە بینی شکان دوانن لەم بەردانەیە لەو بەردانەیە لەو لادانەیە لەم لادانە ئەبێت تۆ بێ سمبولێک هەڵبژێری بۆ هەڵەبجە 1 ئیش بێ گرنگ نییە من بیکەم یا تۆ بیکەی با هونەرمەندێکی ئیتالیش بیکە شتێکی زۆر گەورە بێ و ئەمە ببێتە ڕموزی تۆ ئێمە زۆر کەم ڕۆشتین لەمە بۆیە سیرەکەی لە یادی هەڵەبجە لە ماڵەوە دانیشە مەڕۆ بۆ فیستیڤالەکە سەیری کەناڵەکانی تەلەڤیزیۆن بکە کەناڵێک مۆنەمنتەکەی هەڵەبجە یاوە لە لۆگۆکەی لە یادی هەڵەبجە کەناڵێک عومەر خاوەری داناوە کەناڵێک چەپکێ نێرگزی داناوە کەناڵێک ینی هەر کەناڵێک بە کەیفی خۆی ئەوە چی ئەوە نەبوونی سمبولە بۆ ئێمە لە ڕووی هونەریەوە نشینەکە میساڵ پەیبەختی کنام نەریت وانسە عوسمان ئەکادیمی نەبوو خۆڕست گۆرانی وتووە شتێکە لە ناخی خۆیان هەر هەبووە بە مناڵیش خۆی باسیەکە تۆ بتانی بەو نەخوێنەواریە بتانی بەو خۆڕستیە بتانی بەم کەم دەرامەتیە بەم هەموو سەختیە تێپەڕی هەر کۆڵنەی وا بکەی خاڵێک لە نێو مێشکی هەموو کەسێکی هەورامیە دروست بکەی خاڵێک هەرێک لە ئێمە کە هەورامین گۆرانێکی مامۆستا عوسمانمان ئەگەر گوێ لێ نەبێ ڕۆژەیەک لە خۆمانە خۆمان بە کەمەزان گوێمان نەگرتووە لە میوزیک لە میوزیکی هونەری بەڕاستی ناوچەی هەورامان ڕێزم بە هەموو هونەرمەندە هەورامەکانی تر هەیە هەمویان خۆشەویستن هەمویان کاریگەریان هەیە هەمووشیان خزمەتی هونەری هەورامانیان کردووە بەڵام وەکو ئەستێرەیەک کە ئێمە بمانەوە باسی هونەری هەورامیەکەین یەکسەر ناوی مامۆستا عوسمانەیەنی ڕاستیەکەی ئەمە سەرەتایی هەڵدانی ئەو بیرۆکەیە بوو کە پەیکەرێک بۆ مامۆستا عوسمان بکرێ پەیکەرەکەش لە بەردی مەڕمەڕی ڕەش کراوە
لە ناوچەی هەورامان لە ناو شارۆچکەی بیارەیەدامان ناوە مەراسیمێکی زۆر جوانمان بۆ کرد خەڵاتێکی زۆر باشیشمان کرد ڕێزگرتنێکی زۆر باشمان بۆ کرد